بناوی خوای بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە دادگای فیدراڵی تانەی لە 12 مادەی بودجەی گشتی عێراقداوە و سکاڵای لەسەر سەرۆکی پەرلەمانی عێراق لە دادگای فیدراڵی تۆمار کردووە بە پاسایەوەی کە کۆمەڵێک مادە لە یاسای بودجە زیاد کراون کە پابەندی دارایەن بە حکوومەتێ لەناو مادانەی کە تانەی لێدراون مادەکان پەیوەندیان نییە بە پشکی هەرێمەوە و سەرۆکوەزیرانی عێراق داوای کردووە تا یەکلاکردنەوەیان ئەو مادانە ڕابگیرن لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناوڕۆکی ئەو تانانە هەروەها پرسی جێبەجێکردنی یاسای بودجە لە نێوان هەرێم و بەغداد و پاکتاوکردنی داهاتی شەژمانگی ڕابردوو لە نێوان هەرێم و بەغداش چۆن دەبێت قسە لەسەر ئەم پرسانە دەکەین لەگەڵ یەک لە بەڕێزان شیروان میرزا پەرلەمانتاری پێشوو عێراق لە لیژنەی دارایی کە بەڕێزان لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت هەروەها مامۆستا جیهانگیر گوڵپی شارەزای دارایی کە بەڕێزیشیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت سوپاسیان بەدەبوونتان دەکەین مامۆستا جیهانگیر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە و تانانەی کە سەرۆکوەزیرانی عێراق تانەی لە 12 مادەی بودجە داوە سەرنج چیە لەسەر ئەو تانەدانەوە هۆکارەکەی ئەوەیە کە پەرلەمانی عێراق کۆمەڵێک مادەی زیاد کردووە لە یاسای بودجە کە پابەندی دارایی هەیە؟ بەڵێ زۆر سپاس کاک حەکیم سڵاو لە بەڕێستان و سڵاو لە بینەرانی خۆشەویست سەبارەت بەم تانانەی کە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2023 داوە سەرنجی من ئەو هەیە کە یاسای بودجە لە عێراقا چەندین ساڵە تەجاوەزی مەحتەوا و مەغزای خۆیەکە بەڕێزان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر زیاتر لەوە دەڕۆن کاتێک کە یاسای بودجە دێتە بەردەستیان زۆر لە حدودی سەلاحیات و مەهامی پەرلەمان تێدەپەڕن سەبارەت بە ئیعادە سیاغەکردنەوەی یاسای بودجە. بەڵێ بەڵێ ئەو مادەی کە تانیان لێدراوە بۆچی مادەیەکی پشکی هەرێمی تێدا نیە مامۆستا ئێستا مادەی 2 هەیە 16 هەیە 20 هەیە 28 هەیە 57 هەیە 62 هەیە 63 70 71 72 75 بەس مادەی 11 و 12 و 13 هیچ تانەیەکی لێ نەدراوە لە کاتێکە پێشتر ئەو ئیتیفاقی کرابوو لەگەڵ سوودانی لە نێوان حکوومەتی هەرێم سوودانی بۆ هیچ تانەیەکی لێ نەدراوە کە گۆڕانکاری تێدا کرا. بەڵێ بەڕێز کاگە حەکیم بەنسبەت پشکی هەرێم ڕاستە پێشتر ئیتیفاقیە کراوە بەڵام پێم وانەیە کە حکوومەتی ئێستای عێراق هیچ تعارضی هەبێت لەگەڵ ئەوەی کە بۆ پشکی هەرێم لە بودجەی عێراق دانراوە بگرە هەر خۆیان بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەوەن کە ئێستا لە یاسای بودجە بەو جۆرە ئیعادە سیاغە بۆ پشکی هەرێم کراوەتەوە ڕاستە ئەوان هەمیشە لە عێراقدا وا بووە هەمیشە ئیتیفاق کراوە لەگەڵ لایەنی هەرێمی کوردستان لەگەڵ کورد نزیکەی 100 ساڵە بەڵام کاتێک هاتووەتە سەر ئەوەی بخرێتە چوارچێوەیەکی یاساییەوە کاتێک هاتووەتە سەر ئەوەی بخرێتە چوارچێوەی هەنگاوی جێبەجێکردنی بۆ بنرێ هەموو لایەنەکان کۆک بوون لەسەر ئەوەی ڕوئیایەکی مشتەرەک دەربارەی ستەمکردن لەسەر پشکی هەرێمی کوردستان لە یاساکاندا بکەن لەگەڵ لەسەر هەموو بارودۆخەکانی هەرێمی کوردستان لە یاساکاندا بکەن بەڵام سەبارەت بەوەی کە من دەڵێم یاسای بودجە لە هەموو ساڵەکانی ڕابردووە تەداخلی لە ورد و درشتی کایەی سیاسی و ئابووری و کارگێڕی و تەنانەت تەکنیکی و تەکنۆلۆژی و هەموو بوارە ئەمنی و هەموو بوارەکانی ژیانی سیاسی و کارگێڕی عێراق کردووە ئەمەش بە پێچەوانەی مادەی 62 دەستوری عێراقەوەیە بە پێچەوانەی کۆمەڵێک بنەمای دەستوریەوەیە کە سیاساتی گشتی سیاساتی ئیدارەی عام بەڕێوەبردننی تەختیت و سیاساتی گشتی ئەرکی سوڵتەی تەنفیزیە پەرلەمانی عێراق تەنها بۆی هەیە کەمێک لە تەخسیسات سەقفی تەخسیساتی خەرجەکان کەم بکاتەوە و هەندێک مناقەلە بکە بەداخەوە لەوێشەوە ئەشکالێتێک هەیە چ لە ناو دەستور چ لە ناو یاساکان چونکە بەرچاوڕوونیەک نییە بۆ ئەوەی کە هەرێم کە پەرلەمانی عێراق لەسەر چه ئەساسێک ئەتوانێت تەخسیساتەکان کەم بکاتەوە ئینفاق کەم بکاتەوە لە کاتێکە کە
حدود کە مەهامی ئەرکی بەڕێوەبردننی سیاسەتی ئابووری و سیاسەتە گشتیەکان لە دەستی سوڵتەی تەنفیزیە تەوزیعات و تەخسیسات لە دەستی سوڵتەی تەنفیزیە ئەو ئەرقامانەی کە دائەنرێن مەفروزە لەسەر بنەمای و هەنگاو بە هەنگاوی پلانێکی ئابووری دانرابن لەبەر ڕۆشنایی و ئەشراتە ئابووریەکان دانرابن لەو کاتەیە ئەگەر وابێت کاتێک پەرلەمانی عێراق دەستکاری هەر بەندێک هەر فەقەرەیەک دەکات ئەمە زەرەری ئەبێت بۆ کۆی پرۆسەی ئەو سیاسەتە ئابووریەی کە حکوومەتی عێراق دایناوە. ڕاستە حکوومەتی عێراق سیاسەتێکی ئابووری نییە تاکو لە منتەلقەوە ئێمە ئەو ڕخنەیە بگرین، بەڵام سەبارەت بەو مادانەی کە ئێستا حکوومەتی ئەنجومەنی نوێنەران دایناوە کە لەگەڵ حکوومەتی عێراقیان ناگونجێ کۆمەڵێک مەوادەن تەعاڕوزەکەن لەگەڵ مەبدەئی فەسڵی سوڵتات تەداخلن لە ئیشوکاری سوڵتەی جێبەجێکردن و تەبعیاتی مالیان دەکەوێتە سەر حکوومەتی عێراق. یەکێک لەو مادەنە سەلاحیەتی حەسری دەداتە محافظەکان بۆ ئەوەی کە لە مجەمەعاتی سەکەنیە لایەنی حەسری بێت تاکە لایەن بێکە عقود بکا بۆ لایەنی تەطویرکردن و پەرەپێدان و یان پرۆژە دروستکردن و کردنی پێویستیەکانی مجەمەعاتی سەکەنی و کۆمەڵێک خاڵی تری داناوە هەمویان تەعاڕوزن لەگەڵ ئەو پرۆژەیە کە حکوومەت ناردی و یەک بە یەکیش تەعاڕوزەکەن لەگەڵ مەبدەئی فەسڵی سوڵتات و تەداخلەکەن لەو سیاسەتانەی کە حکوومەتی عێراق دایناوە. اینجا ئەگەر کاتت هەبێ ئەتوانین یەک بە یەک ئێمە قسە لەسەر ئەوانە بکەین. دێمە خزمەت دوایی ئەگەر بە کورتی لەسەر ئەو مادانەی تانەی لێ دراوە پرسیارمان دەبێت مامۆستا جیهانگیر بچین ڕانی لای مامۆستا شیروان میرزا. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز مامۆستا شیروان. سەرنجی بەڕێز بزانم پێشتر لە سەدەمی خولی ئێوەش ئەو تانەدانە هەبوو لە یاسای بودجە، وایە ئەگەر بۆ نمونە هەرێمی کوردستانیش ناڕازی بێ دەتوانێت تانە لە دادگای فیدراڵی لە یاسای بودجە بدات؟ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. سڵاو بۆ میوانە بەڕێزەکەت، سڵاو بۆ بینەرانی خۆشەویست و لێرەوە ڕزبایی لە هەموو خوێندکار و خۆشەویستانی کە لە پۆلی 12 نمرەیان پرسینا و نمرەی کاک حەکیم طبعا قانونێک ینی بۆ خۆی یاسا بەو شێوەیە هەر کەسێک کە یاسایەک دەردەچێت لایەنی متەزەڕف لایەنی زەرەرمەند لەو یاسایە دەتوانێت پەنابەرێتە بەر مەحکەمەی ئیتیحادی تانە لە یاساکە بدات. ئەمە بە شێوەیەکی گشتی دوای ئەوەی کە یاساکە دەردەچێت لە وەقایعی عێراقی بڵاو دەکرێتەوە دەبێت بە یاسا هەر لایەنێک پێی وایە لەم یاسایە زەرەرمەند دەبێت دەتوانێت بچێ تانەی لێ بدات. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە تایبەت بێ بە موازنە طبعاً بە دڵنیاییەوە خۆ ئەو لایەنانەی کە با بڵێین حکوومەتی هەرێمی کوردستانیش دەتوانێت تانەی لێ بدات، بەڵام بە شێوەیەکی گشتی من پێم وایە مادام حکوومەتی عێراقی هەرچەند مادەکانی با بڵێن 11 و 12 و 13 دەستکاری کرا و تانەی لێ نەدا، دیارە ڕێکەوتنێک لە نێوان هەرێم و بەغدا هەیە پێت تەسەوور دەکەم هەرێمیش تانەی لێ نەدا. یعنی ئەوە تەوەقوعاتە هیچ معلومات نییە، بەڵام بۆ حکومەی کە ئەگەر بەدڵی حکوومەتی عێراقی نەما دەتوانی ئەوی لەگەڵ ئەو مادانی دیکە تانەی لێ بدات. بە شێوەیەکی گشتی ئەنجومەنی وەزیران تانەی لەو یاسانە داوە کە یاسا ڕێگەی پێ دەستور پێی وایە کە ڕێگەی داوە بە حکوومەت هەر مادەیەک بارگرانی دارایی بخاتە بەبێ ئەوەی ئەنجومەنی نوێنەران مادەیەک زیاد بکە یان بڕگەیەک زیاد بکە، ئەم بڕگەیە سەرفیات پارەی پێویستێ دەتوانێت بڵێ من ئەم پارەیەم نییە ئەگەر پارەی بکات موازنە دام ئەگەر بێ دیقەت بدەی بەشتی ئەمانە بەنی ئەگەر دیقەت مادەکان بدەی و مادانەی ڕاستماتەوە کە حکوومەت تانەی لێ دەدات یان تانەی دێتەوە هەمویان پێویستیان بە خەرجیە، پێویستیان بە پارەیە بە حکوومەت ناسی ژێرباری پارەیەکی زیاتر بەوەی کە دایناوە بۆیە تان لێداوە شتێکی دەستوری و قانونی و یاساییە دەمێنێتەوە. طبعا محکمەی اتحادیە ئەمریکی کۆدایی دەردەکات کارکردن بەو مادانە ڕادەگیرێتەوە کاری محکەمە دەردەچێت تر چاوەڕێ دەکرد بزانین محکەمە ئایا ڕەتیان دەکاتەوە یان دەکات یان ئەنجامی هەوڵی اتحادی چۆن پێشدەژن هاتبوون بۆ هەرێم چۆن یاسای بودجە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە بینی
هەرێم و بەغدا ببوورە کاک حەچی مۆڵاتەکەم جارەکە نەبوو پێ نەبوو. بەڵێ سەبارەت بە یاسای بودجە چۆن جێبەجێ دەکرێت لە بینی هەرێم و بەغدا و باز لەوە دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوو یاخود هەفتەی داهاتوو وەفدی وەزارەتی دارایی بچێ بۆ بەغدا و پێش جەژنیش باز لەوە دەکرێت وەفدی دیوانی چاودێری دارایی عێراق لە هەرێم بووبن. چۆن لە بینی هەرێم و بەغداد یاساکە بە تەواوەتی دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ طبعا یاساکە بە شێوەیەکی گشتی عێراق بە بواری جێبەجێکردنەوە ماوەتەوە تعلیماتی وەزارەتی دارایی بۆ دەربێت. لە تعلیماتی وەزارەتی دارایی دەتوان جێبەجێکردنی دەکرێتە ئەستۆی هەردوو حکومەت باڵین. ئەوەی کە هەیە هەفتەی ڕابردوو حکومەتی عێراقی تا ئێستا نەیتوانێت باڵین نەوتی هەرێمی کوردستان 400,000 بازاری بیفرۆشێت یان بە باڵی ڕوونتربوونی نەیتوانێت لەگەڵ تورکیا ڕێک بکەوێت لە ڕێگەی تورکیاوە نەوتەکە هەناتە. ئەمە وای کردووە کە ڕاستیدا هەموو لایەنێک ترسێکمان لەوە بەڵام تەسەوڕ یعنی جێی ئەوە نەبێت جێی نیگەرانیشی زۆر قوڵ نەبێت لەوەی کە پشکی هەرێمی کوردستان وەکو موچە مشکلی بۆ دروست بێت. لەمە دووە چۆن حکومەتی عێراقی ماگانە پارەی موچەخۆرانی خۆی دەدا بە هەمان شێوە دەبێت پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بنێرێت لەگەڵ ئەو پارانەی دیکە و ضرورە وەفدی وەزارەتی دارایی بچێتە بەغدا بۆی ئالێتی جێبەجێکردنەکەی یەکلا بکەنەوە لەگەڵ حکومەتی عێراقی. طبعا ئالێتەکەی ڕوونە نەوت نەفرۆشاوە تەنها هەفتەی ڕابردوو قەرارێک دەرچووە کە 150,000 بەرمیل نەوت لەوەی خورمەڵە بنێرن بۆ مووسڵ بۆ ناوخۆ بەکاری بێنێ بەڵام ئەوەی تر تا ئێستا حکومەت نەیتوانیەوە بەکاری بێنێ. ماگانە پارەی هەرێمی کوردستان دێت و وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان حسابێکی هەیە لە بانقی مرکزی لە بانقی ناوەندی عێراقی فەرعی هەولێر ئەو پارەی کە تەحویل دەکرێت لە بەغداوە دەخرێتە سەر ئەو حسابە و نێردرێ بۆ هەرێمی کوردستان. یعنی تەسەوڕ دەکەم ئالێتی جێبەجێکردنەکەی لە نێوان هەرێم و بەغدا قورس نەبێ تەنها ئەوەی کە ترسێک هەیە کە جارێکی دیکە حکومەتی عێراقی کە ناتوانێت نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ و ناتوانێت لە ڕێگەی تورکیا هەناردەی بکا بڵێ من لەبەرەوەی نەوت نافرۆشم نەتوانێ یان با بڵێن بیکاتە بەهانە نەینێرێ کەمە ئەگەرێکی دوورە لە ڕاستیدا یعنی بەڵام هەر مەترسیە یعنی دەبێت حکومەتی هەرێمی کوردستان زوو وەفدەی کە دەچێت ئەمە یەکلا بکاتەوە حکومەتی عێراقی ناردنی پارەی هەرێمی کوردستان و پشکی هەرێمی کوردستان نەبەستێتەوە بۆ نەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە هەناردە دەکرێت یان هەناردە ناکرێت چونکە 2009 لە دەستی هەرێمی کوردستاندا نەماوە لە ڕاستیدا بەدۆتە دەستی حکومەتی عێراقی وەزارەتی نەوتی عێراقی و کۆمپانیای سۆمو. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتە مامۆستا شیروان. مامۆستا جیهانگیر بێمۆلای بەڕێز سەبارەت بە و مادانەی کە تانیان لێ دراوەگەر بە کورتی تشکیان بخێ سەر و دوایش ئەو شەژمانگی داهاتی کە لە بینی هەرێم و بەغدایە هەرێم چەند داهاتی دەبێت ڕارەستی بۆ نمونە پاکتاو بک لەگەڵ عێراق چەند بۆ هەرێم بنێرێ پێ دوای هەرێم قەرزدار دەبێتەوە یاخود پارەی زیاترمان بۆ دێ لەو شەژمانگەی کە تێپەڕیوە. بەڵێ کاک حەکیم لە ڕاستیە هەردوو بابەتەکە کەمێک کاتیانەوەی قسەیان لەسەر بکەین سەبارەت بەو تانانەی کە بەڕێز حکوومەتی سوودانی داونی لە یاسای بودجەکە ئەتوان بڵێم 10 نقطەن 12 مادە لەخۆ ئەگرن لەسەر مادەی 2 یەکەم بڕگەی جیم خاڵی شەشەم کە لە مادەی 2 دەستپێەکە سەلاحیەتی حەسری داوە بە محافزەکان بۆ گرێبەستکردن لەگەڵ لایەنەکان لەگەڵ متەورین ئەوانەی پەرە بە لایەنی خەدەمات و خزمەتگوزاریەکانی مجەمەعاتی سەکەنیە دەن بەرا و کارەبا و کۆمەڵێک شتی تر کە حکوومەتی بەڕێز سوودانی هەر حکوومەتێک هەر سوڵتەیەکی تەنفیزی پێی وایە ئەمە دەخالەتە لە سەلاحیەتەکانی ئەو چونکە ئەو کارانە بە تەنها ئیشی محافزەکان نین ئیشی وەزارەتەکە معانیەکانن سیاسات و پلانی حکوومەت بە جۆرەدا دەڕێژرێ هەر نەشاتێکی معەن تابعی جۆرەوە وەزارەتێکە بە پێی تەخەسوساتی خۆی بەرحاڵ ئەمە خاڵێکیان خاڵی دووەمیان مادەی 16ەیە کە دەڵێ کاتێک کە حکوومەت لە مشروعەکەیە بڕیاری دابوو یان داوای کردبوو کە لەسەر دخواستی لەسەر داوای وەزیرەکان ئەنجومەنی وەزیران ئەو مدیر عام و مستەشارە معاومانە ئیجازە پێ بدات بۆ ماوەی 5 ساڵ تەنها بە موچەی ئیسمی کە ئیشیان یەکە پۆست بەڕێوە نابن تەنها عنوانەکەیان هەیە و موچە زەبەلاحەکانیان هەیە ئێستا
پەرلەمانی عێراق فەقەرەیەکی بۆ ئیزافە کردووە ئەڵێ بیناعن عەلا تەڵەبیهی کەواتە دەبێت لەسەر خواسی ئەو کەسانە بێت حکوومەتی عێراق معارزە لەو مادەیە. خاڵێکی تر مادەی 20 سەلاحیەتی داوە بە لیجنە فەرعیەکان کە ڕەفعی قەراراتی تەعویزات بکەن تاکو 50 ملیۆن دینار. ئەمەش حکوومەت معارزە لەسەری و مادەی 28 و 57 کە پەرلەمان بڕیاری داوە بە لێبڕینی لە هەزارە یەکی موچەی کۆی گشتی موچەی منتەسبینی تا ڕادەیەک هەموو وەزارەت و دام و دەستگاکان و ودانانی لە دوو سندوقی شەیدان و سندوقی تەنویە و دەعمی قوای ئەمنی داخلی. ئەمەش حکوومەتی عێراق پێی وایە دەستخستنە لە کاروبارەکەی و دەستکاریکردنی تەخسیسات و نەفەقاتەوە. مادەی 65 تەخویلی مەجلیسی جامعاتەکە کە خۆیان سەربەخۆ بتوانن تەعاقد یان گرێبەز لەگەڵ لایەنەکانی قتاعی خاز بکەن بۆ ئەنواع چالاکی بۆ دروستکردنی مستەشفەیات و مختبەرات و مەسانیع و ئەنواع شت کە دیسان پێی وایە تەداخولە. مادەی 62 63 کە لە پەرلەمان خودی پەرلەمان مەجلیسی نواب و مەجلیسی قەزا و مەحکەمەی ئیتیحادی ئیستثنا کراوە لە ڕاوگرتنی تەعینات و تەعاقد کە حکوومەتی عێراق پێی وایە ئەمە هەم زوڵم جیاکاریەکە و هەمیش ئیعبائی مالی دەخاتە سەر بودجەی عێراق و دەبوو پرس بە حکوومەتی عێراق بکرایە لەو بارەیەوە. و مادەی تریشمان هەن، مادەی هەفتامان هەن، هەفتاویەکمان هەن. یە بۆ نمونە لە مادەی هەفتاویەکە پەرلەمان دەڵێ ئەبێ کۆتایی بهێنرێ بە بەڕێوەبردننی هەموو مؤسساتەکانی دەوڵەت بە شێوەی وەکالەت. حکوومەتی عێراق پێی وایە ئەمە ئیشی بودجە نیە، ئەمە ئیشی یاسای بودجە نیە و دەخالەتە لە کاروبارێک کە ئیشی بودجە نیە. پێم وایە کۆمەڵێک مادەی تریش هەن کە تەبعاتی مالی تەداخلی ئیداریەکەن لە شؤونی حکوومەت کە ئیشی بودجە نیە، ئیشی یاسای بودجە نیە و تەبعاتی مالیش ئەخەنە سەر بودجە و حکوومەتی عێراق. بەڵام سەبارەت بە خاڵی دووەمی پرسیارەکەت دەربارەی ئیلتزاماتی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لەمەوە پاش لەسەر بودجە، من پێم وایە لەمڕۆوە یان لە پاش جێبەجێکردنی بودجەوە ئەتوان بڵێم لە یەکی حوتەوە کێشەیەکی وا دروست نابێ ئەگەر نیەتێکیان نەبێ بە قەستی کێشە دروست بکەن. بودجە تەنفیز کراوە لە عێراق. حکوومەتی هەرێمی کوردستان دیارە کە نەوتی نییە تەصدیری بکات، تەنها کۆمەڵێک ئیلتیزامە تیبەسیتی هەیە قەرزەکەی تیبیایە خۆیان نەتوان ڕاستە خۆی بیجێڕنەوە لەگەڵ مەبلەغێک لە داهاتە ئیتیحادیە نانەوتیەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئەوانیش گرێوگۆڵی بۆ دروست نەکەن، چونکە مەجای گرێوگۆڵ دروستکردنی تێدایە. هیوادارم گرێوگۆڵی بۆ دروست نەکەن. دوو ئیلتیزامەکە پێم وایە بە ئاسانی جێبەجێ دەکرێن و ئەکرێ پشکی هەرێم لە بودجەی لەم مانگەوە پشکی هەرێم لە بودجەی عێراقەوە بێت. بەڵام ئەگەر ئەو نیەتە خراپەی کە لە مادەی 12 هەیە بە تێکسدا ڕێژراوە جێبەجێ نەکەن، چونکە ئەوان لە مادەکانە بە جۆرێک مادەکانیان تێکس کردووە، دەق لەسەر کردووە کە حکوومەتی هەرێم نەتوانێت جێبەجێیان کا و لە فەقرەی پاش ئەویش دەڵێ ئەگەر حکوومەتی هەرێم ئەو مادانە جێبەجێ نەکا ئێمە پشکی بودجەکەی نانێرن. هیوادارم ئەو گرێگۆڵانە ئەو نیەتە خراپانە جێبەجێ نەکرێن. ئیلا ئەگەر ئەوانە نەکرێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە ئاسانی پابندیەکانی خۆی جێبەجێ بکات و پشکی بودجەی بۆ بێ. بەڵام کێشە لەم 6 مانگەی ڕابردووە. کێشە لەم 6 مانگەی ڕابردوو چۆن؟ چونکە یاسای بودجە نەبووە و تەنفیز نەکراوە و دوو فەقەرەشمان دوو مەرحەلەشمان هەیە لەم 6 مانگە. مەرحەلەیەکمان هەیە لە یەکی چونکە یاسای بودجە لە یەکەوە تا سیوەکی 12 مەشمولە ئەبێ ئەو یاسایە تەطبیق بکرێ بەسەر هەر 12 مانگەکەدا. لە 6 مانگی ڕابردوودا کە یاسای بودجە نەبوو هەرێمی کوردستان و عێراق ئەبێ پاکتاوێک بکەن. سەرەتا وابزانم لە مادەی 12 یان لە مادەی 13 یان یەکێک لە مادەکان فەقرەیەک هەیە ئەڵێ دەبێت لجنەیەک لە هەردوو تەرەفەکە تەشکیل بکرێت تاکو مراجعەیەکی شامل بکەن بۆ ئەوەی بگەنە ڕێکارێکی واکە گونجاو بێ لەگەڵ دەستور تاکو تەسویەیەکی مەرحەلەی ڕابردوو بکەن، ئەو 6 مانگەی ڕابردوو بکەن. نازانم ئەو لجنەیە دامەزراوە یان نا. بە هەر حاڵ ئێمە تیشگەخێنە سەر بۆچوونی خۆمان لەو بارەیەوە ئایا ئەم 6 مانگە چۆن تەسویە ئەکرێ. لەم 6 مانگەیە ئێمە دوو مەرحەلەمان هەیە. مەرحەلەیەکیان لە یەکەوە تا 25 سێ کە عێراق هەرێمی کوردستان نەوتی هەناردە کردووە. ئەو کاتە عێراق بە جۆرێکی تر تەعامل لەگەڵ ئەو مودەیە ئەکا بۆ ئەوە
ئیرادی نەوتی لی دەوێ ئیرادی نەوتەکە چۆن تەعاملی لەگەڵ دەکا ئایا بەو سعرە فعلیەی دەوێ یان هەرێمی کوردستان فرۆشتوویەتی یان ئیعتیماد دەکاتە سەر بوو یاسای بودجەی ساڵی 2021 چونکە 2022 یاسای بودجەمان نەبوو ئەگەر ئیعتیماد بکاتە سەر یاسای بودجەی 2021 پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە نرخی سۆمۆ نەوتەکەی داهاتی ئەقیامی نەوتەکەی ڕادەستی عێراق بکە ئەو کاتە ئێمە ئەزانین کە نرخی سۆمۆ لە سێمانگی یەکەمە لە مانگی یەکەم و دووەمان نزیکەی 76 دلار بووە لە مانگی سێمان نزیکەی 73 دلار بووە بە معدل ئەگەر حسابیکەین دەتوانین بڵێن 75 دلارە ئەو کاتە ڕۆژانە 250 بەهای نەوتی ڕۆژانەی 250,000 بەرمیلیان بە نزیکەی 75 دلار دەوێت کە مانگانە دەکاتە 562 میلیۆن و 500,000 دلار و بە دینار دەکاتە نزیکەی 730 میلیار و قسوور دینار و لەگەڵ ئەو پابەندیانەی قەرزەکانی TBI کە ئەتوانم بڵێم لە بینی 50 تا 60 چونکە ڕێژەی قەرزەکان و سووەکانیان ئەگەر حساب بکرێ ئایا بە سووەوە دەدرێنەوە یان بەپێ سوو ڕقەمەکان تا ڕادێک جیاوازن ئەگەر 6 دانەی ئەگەر هەفتای داهاتە نائیتیحادیەکانیش دانەی ڕاستە حکوومەتی هەرێم لەلایەن خۆیەوە 65 دیاری کردووە بەڵام عەجەبا عێراق بە 65 ڕازیە بێ ئەگەر ئەقەلشی 70 دانەی ئەوە پابەندیەکانی هەرێمی کوردستان بۆ مانگانە بۆ ئەو سێ مانگەی ڕابردوو 860 میلیار دینارە بەڵام مافی هەرێم ئەگەر بە تەخسیسات حسابیکەین مانگانە نزیکەی 1255 میلیار دینار تا 1275 میلیار دینار دەبێ ئەو کاتە ئەگەر 1 تریلیۆن و 255 تا 275 میلیار دینار دەبێت بەڵێ ئەگەر 860ەکەی لێلابەی ئەگەر ئەو 400 میلیار دۆلارەی دینارەی لێلابەی کە بە قەرز لە TBI وەرگیراوە و وەزارەتی دارایی بووەتە زەمانەتی پێم وایە تا ڕادەیەکی زۆر حسابەکەیان لەو سێ مانگەی ڕابردووە کێشەیان بۆ دروست نابێ ئەگەر لەسەر بنەمای تەخسیسات حساب بکەن بەڵام ئەگەر لەسەر بنەمای ئینفاقی فعلی کێش حسابی حیسەی هەرێم بکەن چونکە لە مادەی 11 و 12 لە مادەی 11دا هاتووە ئەو کاتە هەرێمی کوردستانیش قەرزارەکرێتەوە چونکە ئینفاقی فعلی ئەم سێ مانگەی حکوومەتی عێراق نزیکەی 140 تەخسیساتەکانی ئەو سێمانگە بووە کە بۆی دانراوە بە پێی داتاکانی وەزارەتی دارایی لەم لە سێمانگی ڕابردووە تاکو کۆتایی مانگی سێ حکوومەتی عێراق نزیکەی 22 تریلیۆن و 668 میلیار دیناری خەرج کردووە بەڵام لە تەخسیساتەکەی سێ مانگە حسابی بۆ بکەین نزیکەی 49 تریلیۆن دینارە بەم جۆرە 145 ئینفاقی فعلیەکەی خەرج کردووە ئەگەر لەسەر ئەو بنامایە لەسەر لەگەڵی حسابکەن هەرێمی کوردستان ئەو تریلیۆن و 270 میلیارەیان ئەو 200 تریلیۆن و 255 میلیار دینارەی بۆ حساب ناکەن و 145 بۆ حسابەکەن و ئەو کاتە هەرێمی کوردستان قەرزاریشە بێتەوە بەڵام من پێم وانێ ڕاستە ئەم تێکستە هەیە ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی بەغدا ئەتوانێت بەکاری بێنێ بەڵام من پێم وانێ لە ئێستادا حکوومەتی عێراق پێویستی بەوە هەبێت بە یەکجاری ئەو زەختە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە بەڵام سەبارەت بە مانگەکانی 4 و 5 و 6 پابەندیەکان بە جۆرێکی ترن من پێم وایە پابەندی نەوت نەماوە تەنها 6 نزیکەی دەوروبەری 6 میلیارەکەی TBI ماوە لەگەڵ 7 میلیارەکەی داهاتە ئیتیحادیە ناو خۆیەکان نانەوتیەکان ئەوە ئەو ڕقەمانە بە تەقریبین لەگەڵ 400 میلیاری قەرزی ئەوەی بۆ موچە هاتووە پابەندیەکانی هەرێم 530 میلیارە ئەو کاتە هەرێمی کوردستان نزیکەی 725 میلیار دینار مانگانە شایستەی دەبێت بۆی بێت ئەویش ئەگەر لەسەر بنەمای تەخسیسات بۆی حسابکەن بەڵام لەسەر بنەمای ئینفاقی فعلی بۆی حسابکەن ئەوە بابەتێکی ترە. سوپاس دەکەم مامۆستا جیهانگیر. مامۆستا شیروان بۆ بورەدرەن کاتینەوە خزمەتیشت سەبارەت بە لەگەڵ مامۆستا جیهانگیر باسمان لە تەسفیە ئەو 6 مانگە کرد نەوت هەیە بڵێن نیوەی داهاتی ئیتیحادیەکان هەیە ئەو 5400 میلیار هاتووە لەم ساڵدا ئایا ئەوش کە 2 تریلیۆن وەکو قەرز حساب دەکرێت و قەرزەکانی TBI هەیە کە 4 میلیار و 92 میلیۆن دۆلارە کە ماوەتەوە کە ئەگەردا بەشی 7 ساڵێکەی بڵین مانگانە 40 میلیۆن دۆلاری بەردەکەوێت 63 میلیاری خۆمان دەکات دەبێ ئەوانە هەموو تەسفیە بکرێت لە بینی وەزارەتی دارایی هەرێم و بەغدا؟
بەدڵنیایەوە کاک حەچیم طبعا من عفوم کەن ینی گوێم لە قسەکانی وامسا جیهانگیر نییە ئەگەر شتێکم دووبارە کردەوە داوای لێبوردن دەکەم. طبعا قەرزەکان با بڵێن موازنە بۆ خۆی یاسای موازنە لە یەکێک دەست پێ دەکات سیوێکی 12 کۆتایی دێ بەو پێەیە طبعا لە یەکێکەوە حساب دەکرێت تا 25 سێ ئەم ساڵ هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە و داهاتی ناخۆش لە دوای ئەو کاتەوە نەوتی نەفرۆشتووە تەنها داهاتی اتحادیەکانە ئەمە هەمووی مەقاسە دەکرێت حساب دەکرێت ئەو پارەیە کە بەپێی یاسای موازنە حکومەتی هەرێمی کوردستان دەبوو بیداتە حکومەتی اتحادی چەندە بە پشکی هەرێمی کوردستانیش لەو چەند مانگەدا چەند بووە 2000 چەند پارەی بۆ هاتووە ئەوەی جەنابەت دەفەرمی بنمونە ئەگەر 4 جار یان با بڵێن 5 جار 400 میلیاردی بکە دەکاتە 2 تریلیۆن دینار دوای ئەوە من مەخاسە دەکرێت کە دەمێنێتەوە دەبێت بۆ هەرێمی کوردستان بنێردرێ بە داهاتی ناوخۆش و با بڵێن هەموویەوە ئەمە یەک بەڵام قەرزەکانی TBI ڕاستەوخۆ دەبڕدرێت لە پشکی هەرێمی کوردستان ساڵی 2019 ژەو کاتێک کە ماگانە 453 میلیارد دەهات هەموو مانجێک 12 میلیارد دینار گەڕاندراوەتەوە بۆ TBI یعنی قەرزەکانی TBI بە دڵنیاییەوە یەکسەر پشکی هەرێمی کوردستان ماگانە چەندە ڕێک دەبڕدرێت بە بەدڵنیایەوە ئەگەر لە یەکێکەوە حساب بکەن لە یەکشەوە حسابی قەرزەکانی TBIش دەکەن. پێ دوایە لەو 6 مانگە هەرێم قەرزدار بێتەوە یاخود بڵین دەبێت پارەی بۆ بنێردرێت چکە بازۆکەوەی کە تایبەتە بە موچە ئەوەی کە لای عێراق ئەگەر ماگانە 906 میلیارد بێت 5 تریلیۆن و 436 میلیارد دینارە کە بەغدا شایستەی موچەی لایە بەڵام لە بەرامبەرە 2 تریلیۆن هەیە و قەرزی بڵین 400 میلیارەکە فرۆشینەوە تێ 3 تریلیۆنێک داهاتی ناوخۆ هەیە قەرزەکانی TBI هەیە ینی نزیکن لە یەکەوە بڵین شایستەی پابندی هەرێم و بەغدا بەرامبەر یەکتری تەسەور ناکەم هەرێم قەرزار بێتەوە یعنی ئەوە چکە لە ڕاستیدا تەسەور ناکەم هەرێم قەرزار بێتەوە لەوانەیە هەرێم بای ئەوە پارەی بۆ بکەم موچەی مانگی 6 و هەندێک پرۆژەش با بڵێن بخاتەوە سەرکار بۆ مانگەکانی داهاتوش تەمان موچەی کێشەی نابێ بەڵام ینی من هەر دەچمەوە سەرەوە قسەی ئایا لە دوای 25 سێوە تا ئێستا 400,000 بەرمیل نەوتەکەی هەرێم چۆن حساب دەکەن ئایا عێراق تەواو دەست لەوە دەشوات دەڵێ من قەیناکە مەسەلەن منەوتە تۆ نەتوانێت بفرۆشی منیش نەمتوانێت بفرۆشم بەڵام پارەی خۆت مستحقاتی خۆت چەندە بۆ دەنێرم یان دەیکاتە بەهانەیەک بۆ ئێلانی کەم لەم 6 مانگە لەم 3-4 مانگە بڕێک پارە ببڕێ ینی لە ڕاستیدا دیار نییە تاوەکو وەفدی حکومەتی هەرێمی کوردستان وەفدی وەزارەتی دارایی نەچێتە بەغدا وردەکاری ئەم مەلەفە دەبێت لەگەڵ بەغدا یەکلا بکاتەوە بۆ ئەوەی لە مانگەکانی داهاتوودا با بڵێن گرژگێکی سیاسی بۆچوونێک پەرلەمانتارێک کوتلەیەک کار لەسەر ئەوە نەکات کە ئەمە عەرقەلە بۆ ئەو پشکی هەرێمی کوردستان و بۆ موچە دروست بکات من جارش کە دووبارەی دەکەمەوە با قسەکەمان نەبێتە ڕەشبینی بۆ خەڵک و ترساندنی هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆران من بۆ خۆم بە دووری دەزانم هیچ گرفتێک دروست ببێ و بە دووری دەزانم حکومەتی عراقی بە تایبەتی مەسەلەی موچە تێکەڵاوی ململانەی سیاسیان مەسەلەی نەوت بکە لە قۆناغی ئێستادا بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە پشتی لێ بکەینەوە لە ڕاستیدا وەفدی هەرێمی کوردستان کە دەچێتە بەغدا وەفدی وەزارەتی دارایی دەبێت زۆر بە وردی مەسەلەی وابەستەکردنی پشکی هەرێمی کوردستان و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان موچە و غەیری موچەش ئایا لەگەڵنەوە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت دەبێت ئەم مەلەفەی یەکلا بکاتەوە زۆر بە وازەحی بۆی ئەگەر گرفتێک هەبێ ئێستا چارەسەر بکرێت نەک پاشی مانگێک و دوو مانگی تر بەس وەکو نەوتی هەرێم مامۆستا شیروان هەتا ئێستا بۆ ناوخۆش عێراق بەکاری نەهێناوە کە تاکو ئێستا دیار نییە کەی هەناردە دەکرێتەوە لە ڕێگەی تورکیا بازەوەیەکە تورکیا ئامادە نییە قەرەبۆکە بدات و تا ئێستا دیار نییە هەنار دەکرێتەوە ئایا بۆ ناوخۆ عێراق ئێستا هیچی بەکاری ناوە یاخود ئێستا بەس کۆمپانیەکان لە هەرێم بەکاریان بڵێن داهاتەکەی وەردەگرن و دەی پاڵێون لە ڕاستیدا طبعاً ما کاتی خۆی باسمان کرد کە تورکیا ناهێڵێ هەنەوتی هەنێم هەناردە بکرێتەوە تا دوای انتخابات ئەمە بڵێن قۆناغی تا انتخابات تەواو بوو دوای انتخابات ئێستا تورکیا مەبەستێتی دوو داواکاری هەیە ئەو دوو داواکاریە بچەسپێنێ یەکەچیان ئەو غەرامە زۆرەی کە
بەپێی بڕیارەکەی دادگای پاریس کەوتۆتە سەر تورکیا دەیەوێت عێراق لەوە نەرمی بنوێنێ مرونەت بکە. دووەمیان دەیەوێت هەندێک مەرجی تازە بسەپێنێ بەسەر عێراقدا کە جیاواز لەوەی کە عێراق نەوتی خۆی پێدادەنێت کە من پێم وایە عێراق ئەوە قبوڵ ناکە بە تایبەتی ئەوەی دووەمیان یعنی داوای یەکەمیان دەکرێت قەرزەکان مماتەڵی تێدا بکرێ مەوزوعێکی سیاسی بێ ئەوەی بەڵام مەسەلەی دووەم عێراق ناچێتە ژێرباری ئەوەی بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک بە نمونە $9 داتی تورکیا بەڵام بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان وەکو جاران $6 بداتی مستحیل ناکە ئەمە ناکات. بۆیە تورکیا و زەختە دەکا و فشارە تاوەکو کاتێککە با بڵین نازانم تاکەی دەخایەنێ بەڵام لە ڕۆژانی داهاتوو پێم وابێ کۆبنەوەیەکی تری نێوان عێراق و تورکیا و هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی نەوت دەکرێت. ئومێد دەکەین ئەم کێشەیە چارەسەر بێت چکە گەرم کێشەیە چارەسەر بێت تەواو نەوتەکە دەفرۆشرێ و بە سعری سۆمە و سۆمە دەفرۆشێ و مەسەلەی پشکی هەرێمیش هیچ نە مەترسی لەسەر دروست دەبێت نە هیچ بەهانەیەکی پێدا دەمێنێتەوە. دەبارەت بەوەی بۆ ناوخۆ دەوان وەکو باسم کرد هەفتەی ڕابردوو بڕیاریاندا کە 150,000 بەرمیل نەوتی خورمەڵا بۆ مەسفاکانی سمۆسڵ کەڵک و ئەوانە بنێرن بۆ ناوخۆ بەکاری بێنن تەنها ئەوەندە کراوە تا ئێستا عێراق نەیتوانیوە 400,000 بەرمیل نەوتی هەرێم بۆ ناوخۆش بەکاربێنێ و نەیتوانیوە بیگوازێتەوە تەنانەت بە تەنکەریش بە هیچ شێوەیەک بیگوازێتەوە بۆ با بڵێن لە ڕاستیدا عێراق ڕاستە دەرفەتی بە نمونە هینی هەیە بۆ ڕینەوت لە سووریاوە بواتە بەسرە بەڵام هەمووی قورسە ینی بۆ ئەم قۆناغا بۆ ئەم چەند مانگە قورسە عێراق ناتوانێت ئەوە بکە. من پێم وایە دوجار هەر لەگەڵ تورکیا ڕێک دەکەون ینی هەر لە ڕێگای تورکیا ئەو نەوتە هەنارە دەکرێتەوە داری ڕاستەکە مامۆستا دێم و خزمەت دواتر مامۆستا جیهانگیر سەبارەت بە ناردنی بودجە ئەوەی کە بەرەزوتت ڕەنگە لە یەکەوە نزیک بین شایستەی دارایی 6 مانگی ڕابردوو هەم هەرێم و هەم بەغداد بەس تەنها پارەی موچە لەمە دووە دێت یاخود دەوێت پارەی پرۆژەکان و ئەوەش کە بۆ خەرجی حکوومەت دانراوە خەرجی فەرمانگەکان ئەویش لە پاڵ موچە دەنێردرێت؟ بەڵێ کاک حەکیم لە ڕاستیە 6 مانگی ڕابردوو من بە 2 مەرحلە حسابم کرد زۆر جیاوازە بە وردی باسیەوەم کرد تاکو 25 جیاوازە چەپ تاکو 25 عەرزم کرد ئەگەر بابەتی حسابکردنی پشکی هەرێم لەسەر ئینفاقی فعلی حساب نەکەن ئەو کاتە حکوومەتی هەرێم قەرزار نابێتەوە پێم وانە شتێکی واشی دەستکەوێت لەو 3 مانگی ڕابردوو بە وردە کاریەوە فقەرە بە فقەرەوانم باس کرد بەڵام سەبارەت بە مانگی 4 و 5 و 6 پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بڕێکی کە دیاریشم کرد نزیکەی 600 میلیارد دینار مانگانەی بۆیێت ئەو کاتە کە پاژەوەی پابەندیەکانی خۆی لێ ئەداتەوە سەبارەت بەو خاڵانە بەڵام سەبارەت بە پرسیاری جەنابەت نەخێر پش لە یەکی یەکەوە تاکو سیوێکی 12 هەموو تەخسیساتەکانی کە لە موازنەیە هاتوون ئەبێ بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو جهاتی معنی و بۆ هەموو پارێزگاکان و وەزارەت و فەرمانگەکانی عێراق حساب بکرێن بە تعویزات موظفینەوە بە موچەوە بە سلع و خەدەمات و سیانەوە بە ڕعای اجتماعیەوە بە پرۆژەکانەوە بە نەفەقاتی ڕەئسمالیەوە بە هەموو یەک بە یەکی فەصل و مادەکانی بووجەوە بۆیە حسابەکە تا ڕادەیەک لەوە جیاوازە کە حساب کراوە مانگی ئەوەندە 900 میلیارە نازانم ئەوەندە دێت بۆ موچە چونکە کۆی بووجەکە یەک پاکێجە بەڕاستی ئەگەر مەسەلەی ئێمە جیاوازی ئەو دوو قۆناغە نەبوایە قۆناغی پێش ڕاگررتنی نەوتی هەرێم و پاش ڕاگررتنی نەوتی هەرێم ئەو کاتە منیش حساباتەکانم لەسەر ئەساسی ساڵانە ئەکرد چونکە یاسای بووجە تەخسیساتەکان و هەموو شتەکانی ساڵانەیە لە کاتی تەنفیزە دەکرێتە مانگانە بەڵێ هیوادارم ڕوونکردنەوەکە گەیشت بێت باشە ماوەسا سەبارەت بەو 400 میلیاری هاتووە لە مانگی 400 میلیارێک هات لە مانگی هیچ نات لە مانگی 400 میلیاری مانگی 6 400 میلیاری 2 تریلیۆن هاتووە ئایا ئەوە هەموو یەک و قەرزە چۆنە ئەوەی کە نێردرا بۆ موچە؟ بەڵێ کاک حەکیمەوەندەی من بزانم 400 میلیاری یەکەم پێش ئەوەی یاسای موازنە جێبەجێ بکرێ ئەوە قەرزە لەسەر حکوومەتی خۆی وەزارەتی دارایی بۆ تەزامنی کە TBI بیدا بە حکوومەتی هەرێم و لە هەر لە یاسای بووجەشە لە پشکی هەرێم
حساب کراوەتەوە بۆ داینەوەی قەرزەکەی هەر لەوێەوە لەسەر پشکی هەرێم حساب کراوە. پاش یاسای بودجەش لە مانگی چواریشەوە هەر پارەیەک هات بێت بۆ حکوومەتی هەرێم ئەو 400 ملیارە بەڵێ قەرزە دەبێت لە پشکی هەرێم بدرێتەوە، دەبێت حکوومەتی هەرێم بیداتەوە، کات حکوومەتی هەرێم نەیدایەوە وەزارەتی دارایی کە زامنی ئێستاری ئەو قەرزە بووە بۆ حکوومەتی هەرێم ئەتوانێت لە پشکی بودجەکەی بیبڕێ. بەڵێ فی کول ئەحوال ئەوانە قەرزن و دەبێت دینار بە دیناریان بدرێنەوە لە کاتی خۆیان. باشە وەکو پێشبینی خۆت لە مانگەوە چاوەڕێ دەکەی ئەگەر بودجێ سەکەوتە بواری جێبەجێکردنەوە بەشی موچە بێ بەشی لانی کەمێک پارەی پرۆژەکان ڕوونەت لە بەنیزیکەی لە دەوری چەند پارە دێت؟ ڕاستە کاگە حەکیم ڕاستیەکەی حەق وایە ئێمە باسیەوەکەین چی حەقە بەڵام چێ ئەو حەقە لانی مقابل چۆن ئەیبینێ لە تێکستەکانی یاساکەیە چۆن دایڕشتووە چۆن خۆی تەفسیریەکەوە چۆن جێبەجێیەکە شتێکی ترە. بەڵام حەق وایە بە پێی مادەی وابزان چواردەیە لە یاسای ئیدارەی مالی تەنفیزی موازنە بە دەفعاتی تەمویل دەست پێکا لەلایەن وەزارەتی داراییەوە، یعنی هەر تەنفیزێکی موازنە خۆی منطقە حسابیەکە وایە چونکە وحداتی ئینفاق هەمیشە لە سەرەتای مانگەوە لە ناوەڕاستی مانگەوە لە بیدایەتی مانگەوە کە پێویستیان بە مەسروفات هەیە زۆربەی هەرە زۆریان سیولەیەکی وایان لەلانیەوە مافی تەسەڕفکردنی سیولەیان بەو جۆرە نییە کە ڕاستەخۆ خەرجیکەن چونکە زۆربەی داهاتەکان بە پێی یاسای محاسبەی عێراقی ئیرادی ئیتیحادی ناتوانن خۆیان لێی خەرجکەن بۆیە منطق وایە منطقە حسابیەکە لە عێراق داوایە بە پێی یاسا و ڕێسا عێراقیەکان وایە تەنفیزی موازنە بە دەفعاتی تەمویل لەلایەن وەزارەتی دارایی ئیتیحادیەوە دەست پێ بکە. بە پێی ئەو منطقە کاتێک یاسای بودجە کەوتە بواری جێبەجێکردنەوە ڕاستەوخۆ وەزارەتی دارایی عێراق نابێ ڕاوەستێ لەسەر هیچ گرێوگۆڵ و هیچ مەشاکیلێک بەپێ وەکو فەرمانگە و ناوچەکانی تری عێراق حکوومەتی هەرێمی کوردستانیش تەمویل کات لەسەر ئەساسی ئیستحقاقەکانی پشکەکانی بودجەی ئەو کاتە پاشتر هەر بەپێی بڕگە و مادەکانی یاسای بودجە پاش چەند مانگێک تەسویات دەکرێت میزان مراجعەی بۆ ئەچێتەوە تەسویاتی نیو ساڵی و ساڵانەی لەگەڵ ئەکرێ. بەڵام هیوادارم بەم جۆرە بەم منطقە ئیش بکەن نەک بەو منطقەی بڵێن هەموو هەرێمی کوردستان 1 2 3 4 هەموو خۆناغەکان جێبەجێ بکات تدقیقیش بکات هەردوو دیواندانیشن تدقیق بکەن و ئۆکەی بکەن و ئەوجا وەزارەتی دارایی ئیتیحادی پارە ئەنێرێ بۆ هەرێمی کوردستان. ئەگەر وا بکرێت پێم وایە ئەمە تاخیرە بێ بەڵام بڕوا ناکەم وابێت چونکە منطقتر شیاوتر ئەوەیە کە بە پێی ڕێسا داراییەکان حکوومەتی عێراق لە بیدایەتی ئەمانگەوە کە دەستی کرد بە تەمویلکردنی فەرمانگە و ناوچەکانی تری عێراق تەمویلی هەرێمی کوردستانیش بکات تاکو لە مەرحلەکانی داهاتووە تاکو ئەو لجنەیە کە لە مادەکانی یاساکەدا هاتووە مراجعە بکات و بنەمایەک بۆ تەسویەت دانێت تاکو هەردوو دیوان پاشتر تەسویات دەکەن ئەو کاتە ئەتوان شتەکان یەکلایی بکرێنەوە چونکە هیچ مبەڕێک نییە تەمویلکردنی وحداتی ئینفاق تەمویلکردنی فەرمانگەکان تەمویلکردنی هەرێمەکان و محافەزاتەکان ڕاگیرێ لەبەر هیچ پاساوێک بە تایبەتیش ئێستا کە هەرێمی کوردستان خۆی نافرۆشێ خۆی دوو پابندی لەسەر پابندیەکیان هەر لە بەردەستی حکوومەتی عێراق خۆیدایە ڕاستەوخۆ ئەتوانێت لی ببڕێتەوە قەرزەکانی تیبایە تا پابندی دووەم حکوومەتی هەرێمی کوردستان پێم وانیە لاریەکی ئەوتۆی هەبێ ئەو کاتە دەمێنێتەوە سەر هەندێک پاکتا و تدقیقات. من تەسەورەکەم لە مانگی داهاتووەوە بڕێکی شیاوی وادێ کە حکوومەتی هەرێم بتوانێت لە کاتی خۆیان بودجەکەی بدا ئەگەر ئەو نیەتە سلبیەی کە لە بەردەوام لە حکوومەتی عێراق و لایەن و هێزەکان لە یاساکانی بودجە و یاساکانی ڕابردوودا لە ئیتفاقەکانە بۆ هەرێمی کورسانیان دانەناوە هەمووی بەجارێک جێبەجێ نەکەن. بەڵام ئەگەر هەمویان جێبەجێ بکەنەوە شتێکی ترە من تەسەوەر ناکەم لە ئێستادا پێویستیان بەو هەموو زەختە بێت لەسەر هەرێمی کوردستان چونکە تا ڕادەیەکی زۆر ئەوەی ویستویانە لە تێکستەکانی بودجە و لە واقعیشدا تا ڕادەیەکی زۆر جێبەجیان کردووە و ڕێکاری ئەوەشیان داناوە کە ئەوانەی تریش دەیانەوێت جێبەجێ بکەن دەبێت چاوەڕێی مانگەکانی داهاتوو بکەین و هیوادارین موچە لە کاتی خۆیان بگاتە موچە خۆران بڕێکی باش هەموو شایستەکانی هەرێم هیچ کات نەدرا و نادرێ بەڵام هیوادارم بڕێکی وا لە شایستەکان بێتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت جگە لە موچە خەرجیەکان و خزمەتگوزاریەکانی تری پێدابین کات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سوپاس دەکەم مامۆستا شیروان کاتمان کەماوە چەند پرسیارێکتر پێشبینی خۆت بەڕێز پێشتر ئەزموتێ لە لیژنەی دارایی بووی پێ دوای مانگانە لەمە دووە دیارە چەند بۆ هەرێم دێت ئایا تریلۆنێکە کەمترە زیاترە هیچ داتایەک ڕوون هەیە؟
داتایەکە طبعا ئەوەی کە موچەیە 906 میلیارد تقریبا موچەیە ئەوەی بە موچە جیاوازەکان با بڵێن ئەوە وەکو خۆی دێت پارەی باڵێن پرۆژەکان ئەوەی کە تەنمی ئەقالیمە بەرەپێدانی پارێزگاکانە ئەمە مەرج نییە ماگانە بێ طبعا ئەمە پێویستی بە وەزارەتی پلاندانان دەبێت پرۆژە تەقدیم کا پرۆژەکان لە وەزارەتی تەختیتی عراقی پێوێدا بڕوە و دوجار موافقیان بۆ وەربگیرێ ئەنجا تەمویل دەکرێن لەوانەیە تەمویلی پرۆژەکان لە عێراقیش ماگانە نەبێ بە پێی با بڵێن فترە بێ یان بە پێی ئینجازی پرۆژەکە بێ ئەمە جیاوازە بەڵام ئەوەی کە هەیە موچە ئەوەی کە بۆ موچە پێویستە 906 میلیارد دیارەوە بە دڵنیاییەوە دەبێت لە مەودووە ماگانە زائیدەن ئەوەی کە با بڵێن تەشغیلی و بۆ ئیشوکاری حکوومەتە ئەویش لەوانەیە ینی تەسەور دەکرێت سەروی با بڵێن تریلیۆنێک دینار بۆ تریلیۆنێک و 250 میلیارد تقریبا تەسەور دەکرێت ماگانە ئەوەن دەبێت بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە پێویستە بە مادەکانی هەرێم کێسە بۆتە 11 و 12 و 13 هیچ ئیشکارێکی ترانی مەترسی لەسەر نیە تانەی لێ دەرێت لەلایەن پەرلەمانتارانی عێراقەوە کێشە بۆ بودجەی هەرێم دروست بکرێ تەسەور ناکەم ینی ئەگەر هەرێمی کوردستان تانەی لێنەدا تەسەور ناکەم پەرلەمانتارانی عێراق یان بڵێن تاوان لەوە ڕێی وەزراوە هیچ تانەی لێنەداوە بۆیە من پێم وایە ڕێککەوتنێک لە بینی هەرێم و بەغدا هەیە کە دەستکاری نەکەن تانی لێنەدرێ لە ڕاستیشدا ینی شتی تعجیزی نین ینی شتێک نییە قابلی جێبەجێکردن نەبێ و هەر داڕشتنەوەی هەندێک مەرج و شتی قەیدی زیاتری خستۆتە سەر حکومەتی هەرێمی کوردستان و چۆنیەتی با بڵێن خەرجکردنی پارەکە و ئەولویەت بۆ موچە و کۆمەڵێک بابەتی تراگەرنا هیچ بارگرانیشی زیاتری تێدا نیە لەوەی کە لە نەسی حکومیدا هەبوو بۆیە حکومەتی شتانەی لێ نەداوە تەسەور ناکەم هیچ لایەنێکی تریش تانی لێ بدات بە کوردی سوپاس دەکەم کاتمان تەواو بووە حکومەتی هەرێم دەتوانێت لیستی موچە ڕێبکاتەوە لەگەڵ عێراق ئێستا مانگێک لە دواوەیە بە دڵنیاییەوە طبعا کاتێک کە با بڵێن ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان کاتێک کە وەفدی با بڵێن وەزارەتی دارایی دەچێتە بەغدا لەسەر ئەوەی ڕابردوو ڕێک دەکەوێت چەندە ئەگەر ئەو مانگە بە نمونە با بڵێن پارەیەکی زیاتر لەوەی کە بۆ موچە پێویستێتی یان بۆ مانگێک پێویستێتی هات بۆ هەرێمی کوردستان بە هی مانگی با بڵێن 6ەوە یان هی مانگی 7ەوە دەتوانێت بە نمونە ئەم موچەی مانگی 6 بدا دوجار موچەی مانگی 7 خێراتر بکەیان زووتر دەست پێ بکات بۆی ڕێک بێتەوە بە دڵنیاییەوە دەتوانێت ڕێکی بکاتەوە کەمەیان بیرمە لە 2019 کاتێک کە پشتی هەرێمی کوردستان هات نزیکەی 2 مانگ بەیەکەوە هات یعنی ئەو 2 دەفعە بەیەکەوە هات بۆیە من تەسەور دەکەم دوای ڕێککەوتن و با بڵێن ئەوەی کە تەواو تەدقیق دەکرێت و پشتی هەرێمی کوردستان چەندە بڕەپارەیەکی باش زیاتر لە موچەی مانگێک بۆ هەرێمی کوردستان دێ لەگەڵ داهاتی ناوخۆەوەی کە هەیە دەمایە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت لیستی موچە ڕێک خاتەوە پێدانی موچە وەرزان شیروان میرزا پەرلەمانتاری پێشوای عێراق لە لیژنەی دارایی هەروەها جیهانگیر گوڵپی مامۆستای زانکۆ و شارەزای دارایی سوپاسی ئامادەبوونی وڵاتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ